بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەران لە هەر جێگەیەکن خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگە بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. لەم بەرنمەیەدا پرسیومانە بۆچی لە هەرێمی کوردستان باج و ڕسومات زیاد دەکات بەڵام خزمەتگوزاریەکان لە بەرامبەر زیادکردنی ئەو هەموو باج و ڕسوماتە کەم دەکات. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن ڕاستەخۆ لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم بە بەردەوام لەسەر شاشە دایدەنێن پەیوەندی بکەن ڕاوسەرنج و بۆچوونی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە دەرببڕن یان لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیامەوە کۆمنت بنووسن هەم لەسەر شاشە دەرەکەوێت هەم ئێمە لێرە ئاماژەی پێدەکەین و دەیخوێنینەوە. بێگومان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان باج لە دام و دەستگاکانی حکوومەت زیاد دەکات. هەر لە باج و ڕسوماتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بیگرە، هەم لە ئاو لە کارەباوە بیگرە، هەم لەوەی کە نوێترینیان ئەوەی کە عریزە نووسەکانی کردوتەوە یان دەوێت بیکاتە کۆمپانیایە کە عریزەیەک لە 2500 تا 3000 تێدەچوو ئێستا بەپێ ئەو کۆمپانیای بێت هەر عریزەیەک نزیکەی 25,000 دیناری تێچێت. لە بەرامبەر زیادکردنی ئەم هەموو خزمەت ئەم هەموو باج و ڕسوماتە بەڵام دەبینین خزمەتگوزاریەکان چ لە پێدانی ئاو چ لە پێدانی کارەبا چ لە ژینگە چ لە شەقامەکان هەر هەمووی وێرانن هەر هەمووی لە ئاستی پێویستان نین. یعنی ئەو پارەی کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە ناوی ژینگە و ڕێگەوبانەوە وەرەگیرێت ئایا تا ئێستا ژینگە و ڕێگەوبانی هەرێمی کوردستانی پێچاکراوە؟ ئەگەر پێچاکراوە ئەوە بۆ حاڵی ژینگە و ڕێگەوبانەکانی هەرێمی کوردستانە. کەواتە لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ هەر جارە و فەرمانگەیەک وەزارەتێک بەڕێوەبەرایەتیەک بە بڕیارێک باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات. بەڵام لە بەرامبەر هەڵکشانی باج و ڕسوماتەکان نابینین پرۆژە خزمەتگوزاریەکان نابینین ئەو سێکتەرانەی کە پێویستە بۆ هاوڵاتیان خزمەتگوزاری سەرەتایی و پێویستی تەدا ئەنجام بدرێت وەکو پێویست بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت. ساڵی 2019 ئێستش کارەبای مۆلیدەیە. ئەگەر کارەبای مۆلیدە نەبێ لە شەو ڕۆژێکە چەندین سەعات ئەبێ بەڕێکەین بە تاریکی و بە گەرمی. شەقامەکان هەموو لە یەک دەیبینن حاڵ و وەسعی چۆنە. ئاو لە زۆرێک لە گەڕەکەکانی شارەکانی هەرێمی کوردستانیان لە قەزا و ناحیەکان تەنانەت لە گوندەکانیش کە دەبێت هەر ماڵێک پرۆژەی ئاوی بۆ سازکرابێت و ئاوچوو بێتە ماڵەکەی بەڵام بەداخەوە وەکو پێویست ئاور نەدراوەتەوە. ئێمە ناڵین هیچ نەکراوە، ناڵین لەم بوارانەی کە باسمان کردن بەرەو پێشچوون گۆڕانکاری نەبووە، بەڵام گۆڕانکاریەکان لە ئاستی چاوەڕوانیەکان و لە ئاستی ڕێژی دانیشتوانی خەڵک و لە ئاستی بەرفراوانی شەقام و شار و گوند و قەزا و ناحیەکاندا نین. بێگومان هەموو لایەکمان دەزانین خۆ ئێمە ڕۆژانە بەسەر ئەم شەقامانی شارەکانی هەرێمی کوردستانە هاتوچۆ دەکەین. هەمان شەقامەکانی ساڵەکانی 60 و 70کانە لێرە و لەوێ پینە و پەڕۆی دەکەن، تۆزێکی لێ زیاد دەکەن، تۆزێکی لێکەمەکەن کە بەڕاستی ئەمەش کردوتنی ئیشی پینە و پەڕۆ ناگاتەنیەوە ڕۆ. بەهەرحاڵ ئێمە پرسیومانە بۆچی لە هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکان لە ئاستی پێویستانین لە بەرامبەر ئەوەشتا بە بەردەوام باج و ڕسومات زیاد دەکرێت. بەرنامەکەمان ڕاستەوخۆی و ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندی بکەن ڕاوسەرنج و تێبینەکانی خۆتان بڵێن. سەرەتا دەچینە لای بەشێک لە کۆمنتەکانی ئێوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەسەر بابەتەکە نووسراوە. عیرفان حسین نووسیوتی لەبەرەوەی میلەت بخەنە سواڵ و ئەو تۆزەپارەی پێیەتی نێڵێت بیخوات و بگەڕێتەوە بۆ خۆتان. بەڕێزێک نووسی بووی بەم دەستە پارە و مەعاش ئەدەن ئەو مەعاشە جوانەی کە بە 40-50 ڕۆژجارێک ئەدرێت و ئێشتا یەک دنیا موچەی هاوڵاتی فەرمانبەران لای حکومت ماوە ئی ساڵانی پێشوو چ ئەوانی کە نەدراون چ ئەوانی کە چارەکە موچە و پاشەکەوت کراوە بەڵام بەم دەستەی تر بە چەند قات بە ناوی ڕسوماتەوە پارە لە هاوڵاتیان وەرەگرێتەوە.
مەسعود عەبدوڵڵا نووسیوێتی لەبەر ئەوەی بەشی خۆیان ناکات ئیتر خزمەتگوزاری چی؟ کە بەشی خۆیان نەکا خزمەتگوزاری چی؟ ئەو پارەیە تەنها بۆ خۆیانە. ڕێکەوت جاف لەبەر ئەوەی شەریکە دز زۆر بووە بەشی هەمویان ناکات بۆیە باج و ڕسومات زیاد دەکەن بۆ ئەوەی بەشی هەمویان کات. حسین سەلاح نووسێتی چونکە ئەوەی حکومەتی ناکوردی حسابی بۆ ناکات میلەتە. ئەردەڵانی یوسف نووسێتی خزمەتگوزاری چی؟ کەس خۆی بە خاوەنی ئەم کوردستانە نازانێت. کەسێک خۆی بە خاوەنی نەزانێت بێگومان پارەی تێدا سەرف ناکات. خزمەتگوزاری پێویستی بۆ هاوڵاتیەکانی فراهەم ناهێنێت. بورهان ئەحمەد نووسیوێتی ئەو هەموو باج و غەرامەیی مروریە هەیە کەچی جادە و ڕێگەوبانەکانمان وێرانن. هەروەکو منیش سەرەتا ئاماژەم پێکرد کە ئەو هەموو پارەیە لە نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمۆبیل وەرەگیرێت بە ناوی ژینگە و ڕێگەوبان، بەڵام ئەوە حاڵی ژینگەکەمانەکە دەیبینن، ئەوەش حاڵی ڕێگەوبانەکانمانە کە دەیبینن. سەدیق محەممەد نووسیوێتی بۆ لەبەر گیرفانی خۆیان ئاگایان لە خزمەتگوزاری ماوە پرسیارێکی بەجێیە. شێرکۆ شەفیق نووسیوێتی میلەت خۆی مستحەقە وەک مەڕوایە هیچی دەنگی لێوە نایەت، ئیتر ئەوانیش بە ئارزووی خۆیان کارەکەن. بەڕاستی ئەنی گە لەسەر ئەم کۆمنتەش بوەستین، ئەنی ئەوەی کە دەوترێت میلەت موچەخۆر هاوڵاتی هەموو لایەک بەگشتی کاتێک شارستانیانە قسە ناکات داوای ڕەوای خۆی ناگەێنێت وەکو پێویست دیفاع و بەرگری لە مافەکانی خۆی ناکات، بێگومان لایانی بەرامبەریش ئەو کەمتر خەمی بەرامبەرەکات. ئاوات ئەکرەم نووسێتی باج و ڕسوماتیش هەندێک کەس ناگرێتەوە ئەگەر سەر بە خۆیان بێت. هێمن مەحموود نووسێتی خزمەتگوزاری چی بۆ کام بەرپرس دڵسۆزی ئەم کوردستانە وێرانەیە و خەمی ئەخوات. شەریف کازم نووسێتی خزمەتگوزاری کراوە بەڵام ئەبوایە زیاتر بووە. هەروەک منیش ئاماژەم پێکرد ئەگەر بووتێت هەر هیچ نەکراوە ئەوە دەوترێت بە ئینسافی و بێویشتانیە، بەڵام باوەڕتان بێت لە بەرامبەر ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان لە سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە لە نەوت و لە گاز لە ڕسومات لە باج و لە دەرامەتەکان لە سنوورەکان وەردەگیرێت و لەو بڕەپارانەی کە لە ساڵانی ڕابردووەوە و تا ئێستش کە لە بەغداوە هاتوون دەتوانراشتی زۆر باشتر بکرێت، دەتوانراشتی زۆر چاکتر بکرێت، بەڵام کە نەکراوە ئەوە دەبێت بەرپرسان خۆیان وەڵام دەنەوە. بەڵە بەڕێزان وەگوتم بەرنامەکەمان ڕاستەوخۆی ئەوە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندیمان پێ بکەن، دوای ناوبڕێک دەگەڕێینەوە لاتان. منهم محمد عمر عبد العزيز، محمد مصطفى الحسيني. خۆ پیشاندان لە دژی ئەو تەوژمە ئیسلامیە کرێ. رسمیان گرتبوون و دوای فتوایەکیان نەکردبوون و ضدی شوێلی وتی نە ضدی شوێ بەتەنها نایدەن. ئەوسا دوای ئەو گەڕانەوەی تۆ بۆ ئێران لەو مەفرەزە بۆ ماوەی چەند ساڵێک دوورەکەویتەوە با بڵێن لە ئیشی ڕێکخراوەیی. من تقریبا مدەیەک وەکو دابرام بەڵام جەنابتان لە نەکسەی بزوتنەوە بەشداریەکەن و لەگەڵ پێشمەرگەکانە ئەچنە شاخ. سێ کەسەوە چەکەوە تەجاوز حدودیان کردەوە ئەو 6 مانگەکە نەژورەوە. ئەوەی کە کۆچی دوایی کردووە دوای خێری بۆکەی ئەوەشی کەماوە کینە و حەقد و حەسادەتی پێ نەبێت و ساڵی 2008 دەبیکە ڕاهبەری گشتی بزوتنەوەی ئیسلامی باسیمێکی بۆ کرا و ئەو بوو بەرابەر و من دانیشتم ئیشی خۆم مەکرد. تێڕانینی جەنابتان بۆ حیزبە ئیسلامیەکان لە ئێستایا لە کوردستان ئەم تەوەجوه ئیسلامیانە ئەگەر یەکیش نەگرن لەبەر هەر هەدەفیەوە لەبەر هەر هۆیەک ئەقەلەن لێکتی نەخوێنن لە فەیسبوک و لەو شتانە کە ئەوە ئێمەی پیر کردووە. ئەم جەماهیرە و مسلمانان چ پیا و چ ژن ئەم نەوەی داهاتووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستی ئەبژوێنین و ئامادەی ئەکەین بۆ ئەو شەڕە مەسیرەی کەوا لەگەڵ دوژمنانی خوا ئەکرێت.
بەخشین بەردەوامە و لێچێک لە دێکانی هەرێمی کوردستان دێی چەکوان سەر بە ناحیەی ئیسێوە لە خزمەتی ئێوەی خۆشەویست و بەڕێزداین. کەسابەتەکەی چی بوو هاوسەرت؟ چیشی دەکرد؟ فافۆن شتی هەڵەگرتەوە ئەو کاس پێ کرد ئاسنەواڵشت لۆقمی دەستاقی مرد. پێنج مناڵم هەیە ڕۆژانە بۆ خۆی ئەوە گری ڕۆژە 250 نێپی دەبێت. کەسی خێر ئەخەسم خێرم پێ نەکەن نیمە کەسم نادایکم هەیە نەواوکم هەیە کەسم نییە. کەس خێرمان پێ ناکەەوە خانۆکە دەیبینن دڵۆپەمان دێت دەستانگەر لایلۆنی پێدادێ هە دڵۆپمان دێت مار دوو پشکەم شتێکی هەیە بە کەڵک نا ژیانمان نییە. کەسێک نییە ئاوکاریەکیانکە لێ هەست کەسێکی لە قەڵازێرا لە شوێنێکی دێڕاهەیە 10,000 15,000 شتێکی ئەوان بۆ دێنن. ئەو متبەقەکەمان کە چێش لێنە مشک بێداچەوە کە ژیانمان نییە و دیوارەکە متەقیوە دارەکە هەموو شت لێبەر لەبێتەوە. ئێمەش پێمان خۆشە متبەقی خۆشمان هەبێت ژیانمان خۆش بێت حاشەنیا و ماڵمانی ئەوەندە نشت هەیە لەو پەنجەرە شتمان بۆ دێک. ئەم خانۆ چۆنە دایگەنجا بەخڕ بەردی کرا بەخڕ بەردی کراوە لە نایکی هەل ئەنەو کۆڵانێ ڕە ئاو دێ ئەسەرن دەگەڕی واگا دەزانێت بە ئاوەکو نەمشکاندا بواتۆ ژووری ئاو حاڵە زۆری شەڕە بە قوربانت وەڵڵای خێر و دەگاتی زۆر وەڵڵای ئەوم هەر زۆر داوای شتەکە ڕۆژ ئەگری بە پارە پێم نەبی دەمێت ئەگریم چی لێکم دەڵم وەڵڵای نییە نەبوونیش نازانم لە مناڵە بچکانە ئەوە چاکە تۆزێک تێگەن دەڵم نییە تێگە مەتەوە تێ ناکەن گەڵۆکی خوان مابە شتێکی بۆ کردن کاس پێکیە کرد ژم چ بکە هەلێکی ناوازە لە ئەکادیمیای پەیامەوە. ناوەندی ئەکادیمی پەیام هەڵدەستێت باکردنەوەی خولی مۆشن گرافیک بە هەردوو بەرنامەی ئەدۆب ئافتە ئیفێکت، ئەدۆب ئیلیستریتر لە تایبەتمەندیەکانی خولەکە بە شێوازێکی پراکتیکی ورد لە سەرەتاوە تا ئامادەکردنی پرۆجێکت لەگەڵ فێرخوازانەبی. بۆ بەشداریکردن و زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە 1950 151 90. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ڕاستەوخۆ لە بەرنامەی دوانگەوە لەگەڵتانین هەرچەنە هاوکارانم لە ژووری کۆنتترۆل پیان ڕاگەیاندم کە پەیوەندی هەیە بەڵام گرفتێکی تەکنیکیمان بۆ دروست بوو لە گواستنەوەی بەشکم برایانی تەکنیک سەرقاڵی ئەوەن کە گرفتەمان بۆ چاک بکەن لەوەی کە پەیوەندیەکان لە کۆنتترۆلەوە بگێنە ستودیو و بیگێنە پەخش هەوڵە دەین ئینشەڵڵا پشت بەخوای گەورە برایانی تەکنیک سەرقاڵی چاکردنی ئەو بابەتەن بەرنامەکەمان ڕاستەوە خۆیە پرسیومانە بۆچی لە هەرێمی کوردستان ڕسومات و باج زیاد دەکات بەڵام لە بەرەمبەریا خزمەتگوزاریەکان زیاد ناکەن وەک پێشتریش ئاماژەم پێکرد کۆمەڵک گرفتمان باس کرد بە بەردەوام لە بەڕێوەبەرایەتەکان لە وەزارەتەکان نوێترین نیشان ئەوەی عریزە نووسەکانە کە مانیان گرتووە و دەوترێت عریزەیە کە لە 2500 تا 3000 تەدەچوو ئێستا دەبێت لە دوای ئەوەی ئەگەر کۆمپانیایە گۆری بگرێت دەبێت عریزەیەک بە 25,000 بێ ئەمە لەسەر بێگومان گیرفانی هاوڵاتیە و ئێمە پرسیومانە هۆکاری ئەمە چییە بۆچی ڕسومات زیاکە باجەکان زیاد دەکەن لە بەرامبەریا خزمەتگوزاریەکان وەکو پێویست نین ئەوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەیە پەیوەندی بکەن بەڵە بەڕێزان هاوکارانم پێم ڕاگەنن کە گرفتەکە تا ئێستا چارەسەر نەکراوە ناوبڕێکی کورد وەرەگرین بەشکم توانین چارەسەری بکەن ئەگەر نا داوای لێبوردن لە بینەران و بیسەرانەکەین دەبێت کۆتایی بە بەرنامەکە بێنین نازانم بە بەردەوامی
برایان لە ژووری کۆنتترۆل و قسەم لەگەڵەکەن بەڵە بینەرانی ئازیز و خۆشەویست داوای لێبوردنەکەین کە برایان لە ژووری کۆنتترۆل پێم ڕاگەێنن کە و گرفتە بە بەردەوام خەریکی ئیشکردنن لەسەری بەڵام ناتوانن لە ئێستادا چارەسەری بکەن کە سەوتی تەلەفۆنەکان بۆ هەم ستۆدیۆ بۆ لای من هەم بۆ پەخش بگواستنەوە بەم ئەندازەیە بە ناچاری بە داوای لێبوردنەوە داوای لێبوردن لە ئێوەی بینەر و بیسەرەکەین داوای لێبوردن لەو بەڕێزانەشەکەن کە پەیوەندیان کردو لەسەر هێڵماونەتەوە تا پەیوەندیەکان نەقڵکرێ بەڵام نەتوانرا ئینشەڵا بۆ ئەڵقەی داهاتوو هەفتەی داهاتوو لە خزمەتیان نابین بە ناچاری دەبێت بەرنامەکە کۆتایی پێبێنین تا ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگە هەمولایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ